لەگەڵ نزیکبوونەوەی ڕەمەزانی پیرۆز مانجی قورئان مانگێک کە تێیدا دڵەکان بەرەو ئارامی و لێبوردەیی هەنگاو دەنێن. مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری کوردستان ئاهەنگێکی شکۆداری جەماوەری لەژێر ناونیشانی لە پێشوازی مانجی ڕەمەزاندا ڕێکخست. بەبوونی پێشوازی لە مانجی پیرۆزی ڕەمەزان کە چەند ڕۆژێکی ماوە وەکو مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری هەڵسەیان بە سازدانی ئاهەنگێک بۆ جەماوەری شاری هەولێر لە ئاهەنگێکەدا بەڕێز مامۆستا عەبدولخاڵقی ڕووناچی بانخوازی دیاری شاری هەولێر وتێژی پێشکەش بە ئامادەبووان کرد لەگەڵ میوانداریکردنی چەند هونەرمەندێک کە تیایدا سرودی پێشوازی بۆ مانجی ڕەمەزانی پیرۆزیان پێشکەش بە ئامادەبووانی ناو ئاهەنگەکە کرد. هەریەک لە هونەرمەندان ئیسماعیل عەلی، فەرمان محەممەد و سلاح شێخانی بە دەنگە پڕ لە سۆزەکانیان ژمارەیەک سرودی ئاینی و مەقامی ڕەسەنیان پێشکەش بە ئامادەبووانی ئاهەنگی پێشوازی لە مانجی ڕەمەزان کرد و کەشێکی پڕ لە ئیمان و جۆش و خرۆشی بە ئامادەبووان بەخشی. ئەمە گەر میێوانشی دنیاییمان بێت چیرۆ دەکەین فەکەیف ئەو میێوان لایەن خوای گەورە هاتبی گەورەمان عومەر زادەی فەرمووی مەرحەبەن بمطهری ذنوبینا دەک بە خێربەیە ئەو مانگێک کە پاکەرەوەی گوناحەکانمانە پاکەرەوەی تاوانەکانمانە. پێغەمبەر صلی الله علیه و سلم بە دوومان خۆی ئامادەکرد دیشان ئەو مانگە نادێ فەرمووی اللهم بلغنا ڕەمەضان ئەسحاب و حەباب بە 6 مانگ یەک دوعا دەی خوای بەس مانگەینە مانجی ڕەمەزان جا ئینسان دەبی بەدڵ بەڕاستی لە پێشوازی مانجی ڕەمەزان بی بەرەوەی لە ماڵێدا ناو دڵی خۆی دابنێ بەرەوەی ماڵی پاکات و دڵی پاکاتەوە بۆ دوعای بکە کە خوای گەورە تۆفیقی بکاتن لەو مانگە کە مانجی ڕەمەزانە مانجی بەدر و قەطع و نەسر و فەتح و عیتقە. دواتر مامۆستا عەبدولخاڵق ڕووناچی لە وتەیەکدا تیشتی خستە سەر پیرۆزیەکانی مانجی قورئان و چۆنیەتی خۆ ئامادەکردن بۆ ئەم مانگە لە ڕووی پەرستش و پاکردنەوەی ناخ و خزمەتکردنی مرۆڤایەتیەوە. ئەو کەرنەڤاڵە یعنی ئەوەی کە بەبر منی هێناوە ئەوەیە کە ئەو سۆز و عەتف و حەنانەی بەرامبەر بە ڕەمەزان زیاتر دەکات. یعنی ئینسان گەرموگوڕی زیاتر دەبی. یەک لەو سوودانەی کە من مەسەلەن لێم وەرگرتیە کە گوێبیستی جەنابی مامۆستای بووین کە بتاریدا یەک لە وتەکانی ئەوە بوو کە سەحابەی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر مشتاق بوون بەوەی کە بە لیقای مانجی ڕەمەزان بگەن. ئەم ئاهەنگ و کۆبوونەوە ئیمانیا هەنگاونانە بە دوای پێشینانی ئومەتی ئیسلامی کە هەر لە دێرین زەمانەوە مژدە و هەواڵی نزیکبوونەوەی مانجی پیرۆزی ڕەمەزانیان بە یەکدی داوە. ئەمەش کاریگەریەکی قوڵی لەسەر دەرونیان جێهێشتووە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.